بۆکان خاوم بەنایست دایبەتم کەم بیست ئێمە خوشکەکەم بەناوی بۆکانوشنۆ ئەو ئیشە دەستیانە دەکەین کە من لە 2009ەوە دەست پێ کردیە بەڵام خوشکەکەی کەم شنۆ لە 2015ەوە دەست پێ کردووە ئەوانە بەشێک لە کارەکانمانن ئێمە ڕۆژانە بەردەوام بەشداری فستیڤاڵ و پێشانگایەکان دەکەین ئەوانە نرخیان چەندە ئەگەر پێم بڵێی بەوە هەر بابەتێک دروستکردنی تۆزێک زەحمەتە چکە کاتی دەوێت دیزاینی بکەیت ڕەنگەکان بگونجێنێ هەتا شتەکان ڕێک دەخەی و بابەتێک هەیە 10 دقە 20 دقە هەیە نیو سەعاتە چ پێ دەچێدا دروست دەکەین ئەمە وەک ئەوڕۆ کیزانکۆی نۆڵج هەستن بە ڕێخستنەوە فستیڤاڵێک کە ئەوڕۆ ڕۆژی جیهانی شەکرەیە و لێرە ئەمە مەرحەلەی سێنە لە مێدیکە مایکرۆبایۆلۆجینە ئەو خۆرانەی لێرەنا هەمیان شەکری ینی سروشتیان تێدایە ینی شەکری دەستکردیان تێدان ئەو شەکری سپیە ئەوانەش هەمیان بە ڕێژەی خۆیان خراپیان هەیە کە زۆریان لێ بخورێتن بەس میوە وەکو دەزانین شەکرەکەی ناوی سروشتی ترە ینی لەوەکەیکە و میوەکان لە لایەتی سووکە ژەمیش بەکاردن و خورما لێرانە زۆر خەڵک هێستا لە جیهان هەیە کە خورمای بەکاردێنیتن لە زیاتی شەکری سپی ئەویش کە ئەوەیە ڕۆژانە 3 تا 5 دانە دەخورێت لە بەرەوەی شەکرەکە یەکسەر سوکەری بەرز دەکاتەوە بەس ئەوە نییە ینی ڕێژێکی کەمتر ئەو سوکەری بەرز دەکاتەوە ڕۆژانە و خۆراکانش خەڵکی زۆر شێرناتی دەستکرد هەیە لۆ زۆر تووشی شەکرە و نەخۆشی دیکە دەمان دەکاتن لۆی هەستان بە دروستکردنی ئەو خواردنا بێ شەکرانە کە داهاتی سەرجەم داهاتی فستیڤاڵەکە بۆ نەخۆشخانەی نانەکەلی دەبیتن ئێمە قوتابیەکانمان لێرە هەستان بە ئەنجامدانی چەندین چاڵکی جیاواز و هەم هەڵمەتێکی تەندروستیمان ڕاگاندووە بە بوونەی ڕۆژی نەخۆشی شەکرەکە لە مانگی نۆڤەمبەردایە لێرە بە بەشداری چەندین تاقیگە و دەرمانخانە و سنتەری چاو سنتەری ددان و چارەسەری سروشتی فستیڤاڵەکەمان ڕێک خستووە هەم لایەنی فلکلۆریشمان هەیە کە بە بەشداری چەندین ئافرەتی خاوەن کاری خۆیان بڕاندە ناوخۆییەکان و فرۆشتنی خواردن و ئارت گەلەری و لێرە گرنگیەکی تاوامان دایتە ئەوەی کە باوارەکانی قوتابیەکانی خۆمان بە پێش ببەین و سەرنجمان لەسەر ئیش و کاریان بیتن.